ینی سەرچاوی ماسیشمان دەوێت بەگومان یەک لە هەدەفەکانی تری بیرم چوو باسکەم سامانی ماسی هەر بەنداوێکمان کەمێتەوە دەبێ پەنجە ماسی دەکرێتە ناو وەڵێ ناوەتەکە گەشتیاریە دەبێ ئەو شتانی تێدا بێ زۆر ڕاستە ئەگەر بە چاو پێم بڵێ مەسەلەن کاک چێن دەرئاوی دەگرێتن بەنداوەکەەوە تقریبان کشانەوەی ئەوەکەمە نزیکەی 4 کیلۆمەتر نوی دەکشێتەوە ئەگەر ئەو سارنی هەگەر دیارە جارەکە و 3 دارە ئەنە و زادێش دەستە بن ئەو دەکەوتە بن بەڵێ زادێکی نوێ دەبێت زادەی نوێ دەسرەی نوێ پوختە ئینشاءالله ئەتی ژۆری کۆنتترۆڵ و ئانەش دروست کرایە لە بنەوە ئەمە گەلەریمان هەیە هەندێک ئینسترومنتماندانە بۆ مراقبە بۆ چاودێری ینی جیهازماندانە بۆ خوانە خواستە لە کاتی بوومە لەرزە شتێک ڕوو بدە هەموو ئامێری هەستیارەکان ژووری فەرمانگەکەی سەرەوە بە سیستەمێکی نوێ هەموو چاودێری دەکرێتن لە ناو سمیستە هەر کێشەیەکە بێتن یان هەر سی پێجەکە ینی مثلەن دزەکردنی ئاو هەبێ بەهۆی ئەو ئامێرە هەستیارانەوە ئاگادار دەکرێنەوە ئاردەکە زۆر نەرمیان پێ ئەمن ئەوها هەز ئێستا سەیری کە بچۆنە نا ئێستادەی ڕەغبوو ئەو لای تازە دانگرایە بێگومان ئەوەشتان کۆمپاکشنی تەواو نەگرێتی و حادلێ بەسەردا دەڕوا 4 سپات بەسەردا دەڕوا اینجا کە کۆمپاکشن گەیشتە 198 تەواو بیتر حادلەکە دەڕوا ئەدی ئەو دارومارانە چێ لەوێن دەرها هەولێریانە دارومار باوچی بە هەولێرانش پێ بڵێمانێ بێڵڵا ئەوە بەشێکە لە جسمی لاشەی بەندا با بڵێن پێی دەڵێن سپیلوەی یعنی سپیلوەی چییە؟ سەرڕێژ پێ دەڵێن کاتێک بەنداو دەگاتە مەسەلەن ئێستا پێ دەڵێم ئەوە خەزنی 7 میلیۆنە منەوە 7 میلیۆنە بەڵام کە لافاو هات بۆی ئاوەکە ئۆڤەرتۆپینگ نەکاین لەسەر بەنداوەکە ئاودی نەبێ ئەو لەو 25 مترەوە پانیەکەی دێتە بەسەر ئەوەی دادەڕوە ئەوە لەسەرەوە نزیکەی 5 متر نزمتر لەو تەنیشتەکانی یعنی ئەگەر ئەو هەستا لافاو بێتە ئێرە ئەو حوزە ئەوە ستیلینگ بێزن لێتەنە ئەو خرەتەوە بەشیوە چوار تۆزێک لەوت ئاسان کەم چییە ئەگەر بیر توێ لە دۆکان هەم جەردانگۆ بێڵ ماوسەکە پڕ بوو سەرڕێژ بوو سەرڕێژ بوو ئیمە لەباتی بە بێن ماسیدا بڕوە ئەوان سپیلویان هەیە بەزەو بێن ماسی بۆ احتیاط دروستکراوە لەباتی بێن ماوسەکە ئەوێ سەرڕێژ دەبیمە لێرە سەرڕێژ دەبی و دێتە خوارێ ئەوهاش دیمەنەتی گەلێک جوانی زۆر ئینشاءڵڵا دەگەینە قۆناغی دەبینی کە سەرڕێژەکەی ئەویش ببینی ئینشاءڵڵا باسە چ شتێکێکە هەیە باسم نەکردبێتە ئەدی وەلو قادرمە ینی ئەها دروست ئەوە دیزانەکەی ستێپات وە ئەوکە نابێ بێکجاری بێتە خوارێ چەند مهندس لێرە ئیش دەکەن بەشداریان کردێ لەو پرۆژەیە ئەوە کۆمپانیا جێبەجێکار بزانێت جێبەجێکار کۆمپانیای جوین ڤێنچەرن کۆمپانیایکی خۆماڵی و شەریکیەکی تورکی شەریکی کۆمپانیای سێنیک و ئەتاچی تورکی ئەوان وەکو کۆمپانیا باسی ئەوشت بۆ بکەم هەڵیکار ئەو پرۆژەیە تا ئێستا نزیکەی 200 هەلیکاری ڕخساندووە بێگومان ئەوەش کارێکی زۆر گرنگە ئەوان کۆمپانیا جێبەجێکارن ئێمەش وەکو بەڕێبەرایەتی بەنداوەکانی کوردستان سەر بە وەزارەتی کشتووە سەرچاوەکان سەرپەرشتیاری بەنداوەکانەکەی جێچین لێرە دەوام دەکەین پێکاتون لە نزیکەی 6 ئەندازیار و جیۆلۆجی و ڕووپێ و هولکە هونەری و ڕاوێژ جگە لەوەش ڕاوێژکارمان هەیە ڕاوێژکاری ناوخۆی کە پێکاتون لە ئەوانی بڵێن مامۆستایانی زانکۆی هەولێر شتێمانەکەی ئیسرائیلیان لێ دەکەین لەگەڵ ڕاوێژکاری دەرەچی ئینتەرناشنال ئەکسپەرتمان مەسەڵەن لە تورکیاوە دێن زەبەردەست سێر یەکەم بزانن کارەکانمان چۆن دەڕوە دەڕۆی شەکانمان بە پێی مواصفات ڕۆیشتووە چەند یعنی وا قەرارە چەند تەن مەسەلەن سیمەنتۆ بەکاربێتن لەو پرۆژەیە یان دیاری نەکرا چەندی پێویست بوو وەکو RCC پرسیارەکە زۆر هەندەسی بووەوە بەڕاستی وەختی خۆلوان دەسێ خوێندیتە دەکەم بەخوات نزیکەی 550,000 تا 600,000 متر مکعب RCC دەوێت هاتە بڕۆکی گەلێک زۆرە گەلێک کەمێکە گەلێک زۆرە مکعب نازم کولۆت گۆڕم هەر مکعبەکی 100 کیلۆی دەخوا ئەوزەفی 500,000 بکە باش لێ ئەو مکعبەی ئاوەکەی گوتت 1000 ئیوەی بوویتە 100 مكعب بابكر المكعب تي مكعب يعني تارگوشی متر دو جاية بس متر سي يعني مكعب يعني تارگوشة دارم برزيشي لقلبي تيجيشم أدي أوش دارو مارا وشي قوتمان هو بابكر بلا موتي ديلا أقول لك لو لو تمشي عشان لا كاملة ديلا بابرين قال شي ديفيد الزاني أري والله إيش هيك قرصة يعني أري والله زور قرصة يعني بباش كذي زارزين كدبان بينن إيش زحمة دكين أري والله يا ربي ليش تنصاح بيتن هيد إيشك بما نجيبوني هيد إيشك هو جاليري بيدرين أو جاليريا تيا أو جاليريا وتقريبا تساروني
بە چار بەرزە لەو سەری بەنداوەکەەوە تا ئاخیری بەنداوەکە دەڕوە یعنی ئێستا لە ناو ئێرە بۆشە تا ئاخری بۆشە وەرە با چینە چێندە کاکە ئێرە تۆزە بەرزە سیمبەر ناوەڵە با بەریش نەبینەوە لەو لە هەیە دواتەن تەمەگەڵ تەماشا بکەین ئەدە ئەو لە بۆ چکرا ئەو گەلەریە ئەو گەلەریە وەکووتم هەندێک ئامێری ئینسترومنتەکانمان هەیە هەستی ئامێری هەستیارەکان باشە لەو ژۆری دادەندرێت دێتە نا ئەو ژوورانە دادەندرێت یەک دوو هەر زەکردنی ئاوێکە بێ دێتوانە ئەو بۆکسە لەوێ قیاز دەکەن دە پێوین زانی ئاوەکە نۆرمەڵە یان پێویستی بە چاکسازی هەیە پێویستی بە چاکسازی توانی ئامێری بینی بۆ مەسەلەن پێویست بە گرافتینگ بدەهێنی ناوێ دەتوانی گرافتینگی بکەین چای بکەیت گرافتینگ یان تاشێت و چیمەنتۆ مەسەلەن 50-60 مەتر بۆڵ دەکەی چیمەنتۆ دەکەوێت هەر درزەک شتێک لە خوارێ بڕیکاتەوە